سڵاوتان لێ بێم کاتە تا باش. فەلسەفەی ڕۆژوگرتن بۆ ئەوەیە کەوا مرۆڤەکان ئاگیان لە برسیەکان بێ ئەکرێ و برسیانە مرۆڤێک بن یاخود ئاژەڵێک بن لە دەوروبەری خۆماندا. هەروەک لەم پرۆگرامەی بنکۆڵەوە باس لە بوونی شێڵتەرەکانەکەین بۆ وەرگرتنی ئاژەڵانی بێلانە لە هەرێمی کوردستان تا چەنە مەرج و ڕێنماییە تەندروستیە ستانداردە زانستیەکانیان تێدایە. لەسەرم بابەتە بنکۆڵکاریشی وردەکرێت لەگەڵمان بن. ئێرە پەناگەی ئاژەڵانی بێلانەیە لە نزیک خاڵی پشکنینی عربەت سلێمانی. 3 مانگام پەناگەیە کراوەتەوە کەواتە ئەم ساتەشی لەسەر بێ جێگەی تێبینی و ڕەخنەی زۆری ئاژەڵ دۆستانە. ئەگەرچی هەوڵی بەردەوامی خێرخوازان و لایەنی پەیوەندیداریش بەدی دەکرێت بۆ گۆڕینی دۆخی شوێنەکە بەرەو باشتر، چونکە لە دوومانگی ڕابردوودا و لە کەمترین ماوەدا زیاتر لە 80 سەگ بە هۆکاری جۆرا و جۆر لەم شوێنەدا لە ناوچوون و نەبووە پەناگەی ئارام، بۆیان بوو بە گۆڕستان. هەر بۆیە ناڕەزایەتی و گردبوونەوەی ئاژەڵ دۆستان و بەشێک لە ڕێکخراوەکانیان بوارەی بە دوای خۆی داهێنا. ئەو کاتەی هاتینا پەناگەکە دڵخۆش بووین کەوا کۆمەڵێک کارمەندی شارەوانی خواردنیان ئامادە کردووە و کاتی ئەوەیە سەگەکان ژەمێکی باش نۆش بکەن. بەڵام ئەوەی جێگەی سەرنجمان بوو وێ ڕایبینینی ماندووبوونی ئەو کارمەندانە کە بەشێکی زۆریان تەمەنیان هەڵکشاوە و بەناچاری وەکو فەرمان بەرێک لێرەن، بەڵام لێرە زۆر نزیک بوونەوەی سەگەکان باجی ئەوەی هەیە کەوا دەشێت بە شەق لێیان بدرێت. هەروەک شەڕی نێوان سەگەکان بە دەمی خاکەناز جیا دەکرێتەوە. هەندێکی دیکەشیان لە سەرەتای ئەم بەهارەدا گەرما زۆری بۆ هێناون و بە دوای سێبەرێکدا دەگەڕێن، ئەگەرچی سەگەکان تا 50 پلەی سیلیزی گەرمایەکی تااقەت پڕوچێنی هاوین چاوەڕێیانە. بۆ ئەوەی سەگەکان بە بێنازی بەجێ نەمێنن لەم شوێنەدا کەمپینی خۆبەخشانەی هاوکاری بۆ پەناگەی ئاژەڵانی بێلانە بە سەرپەرشتی نووسەر و وەرجێر توانائەمین ئەنجام درا. نزیکی $30,000 کۆکرایەوە کە 82 ڕۆژی خایەند و بریتی بوو لە دروستکردنی 28 ژوور و دەرمانخانەیەکی گەورە بە هەموو دەرمانەکانیانەوە، 2 ساردکەرەوە و 2 سپلیت و کۆمپیوتەرێک ژووری نەشتەرگەری بە هەموو کەرەستە و پێداویستەکانیەوە، هەروەها بەڕادێکی گەورەی 10 تۆنی، وێڕایی تەواوی دەرمان و پێداویستە پزیشکیەکان، 1000 ڤاکسینیشی دابین کردووە بۆ ئاژەڵە بێلانەکانی پەناگەی سلێمانی. ئەم کەمپینە سەرجەم کارەکانی بە هاوکاری خێرخوازان ئەنجام دراوە. ئەم ئیشە بەپارەی ئێمە نەکراوە، ئێمە خۆبەخشین بەپارەی هەموو خێرخوازانە کراوە کە هاوکاریان کردوین. ئێمە 3 دەفتەری وەسڵمان هەیە، هەموو تەرقیمی لەسرە، هەر دەفتەرێک 2 نسخەیە، نسخەیەک بۆ بەخشەرەکە کە پارەکایە، ناوی بەخشەرەکە و بڕی پارەکەی تایە لەگەڵ ڕێکەوتەکەی، وە نسخەیەکیان لای ئێمە بێ، نسخەیشان لای خۆیانە بێ. ئەم نسخەی لای ئێمە بێ بۆ شەفافێتی خۆمانوە بۆ ئەو خێرخوازانی کە بەشداری ئەم ڕۆژیان کردووە پێیان بڵێن کە دەستخۆشیان لێ بکەین و پێیان بڵێن کە ئەمنە پارە وەرگیراوە هاتوۆتە ئەم کەمپینەوە. هەر شتێکمان کردووە، هەر شتێکمان کڕیوە بۆ پارەی ئەم کەمپینە وەسڵەکانی لێرە هەیە، حازرە جەنابتان وەکو میدیا توانین تەسلیمتان بکەن، تاقیقی لێ بکەن و بە خەڵکیش بڵێن کە ئەم شتە ئێمە بە ئامانەتەوە و ئامانەتیش خوا بووە وەریە و خێرخوازانە بۆ لە ملی ئێمە. تەنانەت کۆی گشتی پارە کۆکراوەکە چەند بوو؟ 292 دەفتەر و 92 وەرەقە، 2 دەفتەر و 92 وەرەقە. تەنانەت ئەو کشۆنانی کە وەسلیان نەبوو، وەستاوکرێکارێک هاتۆ لێرە عەرەب بۆ ئیشی کردووە، ناوی سیانەکەی لەگەڵ ژمارە تەلەفۆنەکەی لەگەڵ ناو نیشانەکەی لەگەڵ چەند ڕۆژ ئیشی کردووە، پارەکەی بای چەند بۆ هەمووی نووسراوە. ئێستا لە سەتا چەند لە شێڵتەرەکە ڕازیت وەکو پەناگەیەکی ئارام بۆ کۆکردنەوەی ئەو ئاژەڵانە؟ لە ساسی بەڵێ لەبەرەوەی من لە ئەوروپا ژیاوم وە بەشێک شەڵتەری بێلانم بینیوە
ئەگەرچی لە سویت ئاژەڵی بێلالەن نییە بەڵام شەڵتەر هەیە ئەو بەردەوام کاری تیاکرێەوە بە بەردەوامی کارکردن هەیە لە پشتۆش ئێستا چین ئەیبینین ئێمە هێشتا بە تەواتی تەواو نەبووین بەڵام ڤێتنەرەکە تەواو بووە ئەمانەوێت زوو تەسلیمیانکەین بۆی نەزۆکردنی سەگ زۆر زوو دەست پێ بکە بۆی هێنانی سەگ سریعتر ببێەوە ئەو سەگانە کۆ بکەنەوە لە جادە و کۆڵانەکان وە دوای بابەتێکیش ئاژەڵ دۆسیەتە ئاراوە ئەو ژەوەیە کە ئەم سەگانە چی بکەن ینی هەر لێرە دیل بن و ئایا 10,000 سەگی سلێمانی لەم شوێنە جێگەی بێتەوە گەڕێنەوە بۆ سروشت وابێ بگەڕێنەوە سروشت من باوەڕمای بێ بگەڕێنەوە ئەمە ڕێژەکە نزۆکمان کردن دێرێ مانەوە دوای چون و سروش ڕێژەکە کەم بێتەوە لە چەند ساڵی ئایندا کەمە بێتەوە لە تورکیا لە ئوردن مەسەڵەن ئاوا کراوە ژینا تۆ بەتەمابی هەموو سەگی سلێمانی بێنی لێرە دیلیکەی و لێرە نەخۆشەکەون و هەمویان ئەمرن و حل نییە جا ناشی هەفتا بۆ هەشتا سەگ لێرە پێش نشارەساتی شۆمان بینی کە هەفتا مردن لەبەرەوە ئەمە جارە کێشێکی ئیداریە جارە کێشێکی فەلسەفیە کە تۆ مافی ئەوە نیەمانە دیلکەی بەس مافی ئەوەیە ئاگاو لێوێ و نەژێڵی ببن بە ئازار بۆ خەڵک. ئەم پەناگەیە زیاتر لە 400 سەگی بە تەواوی گروپە جیاوازەکانەوە لە خۆ گرتووە. ئەڵلقەکانی گوێیانەوەمان پێدەڵێن تەنیا پرۆسەی ڤاکسینکردنیان بۆ ئەنجام دراوە. هیچ کامیان پرۆسەی نەزۆکردنیان بۆ ئەنجام نەدراوە. لە کاتێکدا دەبێ پرۆسەی TNR کە بریتیە لە گرتن نەزۆکردن گەڕانەوە بۆ سروشت ئەنجام بدرێ. بەڵام وا دیارە ئێستا ئەو پێداویستیانە لەبەردەستن کەوا بۆ پرۆسەکە گرنگن. دەرمان و پێداویستی پزیشکی ڤێتەنەری بۆ 6 مانگ زیاتر لەبەردەستە. نزیکی 28 لانەمان دروست کردووە یاخۆ قاوشمان دروست کردووە بۆ ئەو سەگانەی کە لێرە ئەمەلیا دەکرێن یا پێویستیان بە شوێنی حەوانەوەی تایبەت هەیە و لەژێر چاودێری وردابن تا هەفتەیەک ڕۆژ دوای ئەواخێنەوە ناو ساغەکانی تر. ئەمە بە تەمان لەسەر ئەرزی ساف هەمووی دروستکراوە هیچ ئێرە ئەو شوێنەی کە نیوتانە خۆڵ و هەموو ئەم شوێنەی کە دروستکراوە لەسەر بودجێ ئەو کەمپینە دروستکراوە کە باسمان کرد و نزیکی 1000 ڤاکسین کڕاون کە ئەم ڤاکسینانە بۆ ئەم سەگانە بەکارێنەدە بۆی کە لە ڤایرۆسات بە دوور بن لە ئەگریسیفی بە دوور بن و لە کۆمەڵە نەخۆشی بە دوور بن کە هەر ڤاکسینی بڕی $5 پێدراوە و جگە لەوەش کۆمەڵە شوێنی سێبەر و ئەومان دروست کردو بۆی کە لە هاوینە بتوانن سەگەکان لەژێر سێبەری ئەو سێبەری ئەو کەپرانە بەحەسیانەوە. ئێستا ئەتوانن ببینن بەو پارەیەکی ئێمە وەرمانگرتووە ڤێتەنەریەکمان لە ناو شەڵتەرەکەیە کردوێتەوە شوێنمان کردوێتەوە وەکو قاوش بۆ ئەوەی کە سەگەکان لە دوای ئەمەلیات یاخود سەگە نەخۆشەکان تیا بمێننەوە تا فترەی چاکبوونەوەیان و فکری شەڵتەرەکە بە تەواوەتی گۆڕا لەوەی کە 3-4 هزار سەگ بێنی لە یەک شوێناو دایمە شەڕ بکەن و ئەو ڤیدیۆ تراژیدانەی کە باسی ئەکەیت بڵاو بکرێنەوە و نەخۆشی تیانە بڵاو بێتەوە نە ئێستا مجموعەیەک سەگ وەرئەگیرێت ئەم مجموعە سەگا ئەمەلیات ئەکرێن نەزۆک ئەکرێن ڤاکسین ئەکرێن کە چاکبوونەوە ئەگەڕێنرێنەوە بۆ ناو شار بۆ سروشت دوایی مجموعەیەکی تر وەرئەگیرێت ئەمە بەردەوام ئەبێت بم شێوەیە سەگی بەرەڵا کۆنتترۆل ئەکرێت لە ماوەی چەند ساڵی داهاتووە خۆیان زیادبوونیان سنووردار ئەبێت و هەمووشیان تاگیان بەگوێ ئەبێت ڤاکسین ئەکرێن بۆی کە خەڵکیش لە پاکوخاوێنیان نەترسن. وا دیارە ئێستا بە بەراورد بە چەند ساڵ پێشتر گۆڕانکاری بەسەر تێگەیشتنی خەڵکی بۆ پێدانی خواردن و خواردنەوە و ئازارنەدانیان دروست بووە. لە نزیک فرۆشگایەکی فرۆشتنی مریشکی فرێشم کەسێک کەم بینی کە نەیویست دەموچاوی دەربکەوێ هەموو ڕۆژێک ئێسک و پاشماوی مریشکەکان لێرەوە کۆ دەکاتەوە دەیباتە ناو ئۆتۆمبیلەکەی و لە ناو شوێنە جیاوازەکانی سلێمانی بۆ ئاژەڵە بێلانەکان دایدەنێت. منانم پێ ناخورێت تا ئەمانە نانەخۆ هەموو ڕۆژ. کارکردن لەم شوێنە بەردەوامە و ئەوەی دەیبینن کارکردنە بۆ تاواوکردنی ئەو 28 ژوورەی
بۆ کاری نەشتەرگەری نەزۆکردن تەرخان کراوە بە پارەی خێرخوازان دروست دەکرێت. سپاس بخوا ڕوای خەڵک زۆر باش بووە ڕۆحێکی ئاژەڵدۆسی لە ناو هەموو خەڵکە ئەوەشی کە زۆر حەزی لە ئاژەڵنیە لایانی کەم ئازاریان دروست بووە ساڵانی زوو بیرمە کردکوژووی سەگە کرا عزیەتە درا ئێساش لەوانەیە عزیەت بە دەگمەنمان بێ بەڵام خەڵک زۆر باش بووە یعنی بیرمێ لە بەفرەکە خەڵکێکی زۆر ئەمساڵ بینیم خواردنەیە بە باڵندا خواردنەیە بە سڵاگ بە پشیلە بە ئاژەڵی یاڵی ئەم ڕۆحیەتێکی هەم ئینسانیەوە هەم ئاینی و هەم ئەخلاقیە کە زۆر پێویستە لە ناو مرۆڤی ئێمە دروست ببێەوە حەزەکەم بۆ خەڵکو جەماوە ڕوون بێ کە ئێمە سەگ پەرست نین و بەتەنیا سەگ دۆست نین ئێمە ئاژەڵ دۆستی ئەزانی پشیلەیەکیش ینی هەر ئاژەڵێکی تریش بێت کە بەشێکە لەم ئیکۆسیستەمە. ڕێکخراوی پاکۆ بۆ پاراستنی ئاژەڵانی کوردستان کە ڕێکخراوێکی قازانج نەویستە بە پێی ئاماری چالاکیەکانی ڕێکخراوەکەیان بۆ ساڵی 2021 ئەوە دەردەکەوێت لە چەندین سێکتەری جیاوازدا کاریان کردووە کە بریتی بوون لە 62 جا دەرچوونیان کردووە بۆ هاوکاریکردنی حاڵەتەکان 2 نزیکەی 600 سەگ سودمەند بوون لە هاوکاریەکانی ڕێکخراوەکە لە چارەسەرکردنی سەرەتایی ئەنجامدانی 25 نەشتەرگەری بۆ هەندێک حاڵەتی پێویست جگە لە نەزۆکردن خواردن پێدان و مانەوەیان بۆ ماوەی کاتی تا چاکبوونەوە 3 نزیکەی 50 پشیلەی بێلانە هاوکاری کراون کە لە هەندێک شوێن گیریان خواردووە یان کە پێویستیان بە نەشتەرگەری و شوێنی مانەوە بووە 4 کۆتر کوونەپەپ و ئەسپ هاوکاریان پێشکەش کراوە 5 35 سەگ و 96 پشیلە بەخشراون 6 150 سەگ لە قۆناغی یەکەم و دووەمی پرۆژەی TNR لە ناوچە جیاوازەکانی شاری سلێمانی نەزۆ کراون ئەو ڕۆژەی سەردانی سەرۆکی ڕێکخراوی پاکۆم کرد سەرقاڵی ئامادەکاری بوو بۆ ئەوەی پرۆسی نەشتەرگەری نەزۆکردن بۆ سەگێکی ماڵی لە جۆری هۆسکی ئەنجام بدات. پرۆسەی نەزۆکردن تەنها بۆ کۆنتڕۆڵکردنی ژمارەی سەگەکان نییە بۆ زیادبوون یا تەنها بۆ سەگی دەرەوە بکرێت پرۆسەیەکە کۆمەڵێک هەڵس و کەوتی نەشراوی سەگەکان کەمەکاتەوە ئەو بەچکە زۆرانی کە تەنان لەناو سەگەکانی ناوماڵی شاجاری وایە بەچکە بکەن یا بەچکە زۆرە بێت ئەوە کەم ئەکاتەوە و لە کۆمەڵێک نەخۆشی بە تایبەتی ئیلتیهابی ڕەحم و شەرپەنجەی مەمک لەوانە لە هەمووی ئەیان پارێزێت بێجگەلەوە نەخۆشیەکی تریشمان هەیە کە لەم ساڵانەی پێشووە یان چەند ساڵێکی کەمە هاتۆتە ناو کوردستانەوە و تێبینیمان کردووە نەخۆشیەکی گواستراوەیە لە ڕێگەی sexually transmitted disease کە جۆرێکە لە شێرپەنجە تووشی ناولەشی سەگەکان ئەبێت چ نێربەیە چمێ بێت تووشیانە بێت بە نەزۆکردن لەو نەخۆشیش ئەتوانین بیان پارێزین و ئەو سەگانەی کە هارن دڕن پەلامار ئەیان لە ڕێگەی نەزۆکردنەوە ئەو کێشانیان نامێنێت. ڕێکخراوی پاکۆ لە ساڵی 2019دا پرۆپۆزەڵێکی پێشکەش بە شارەوانی سلێمانی کردووە کە هەموو خاڵەکانی بنیادنانی شێڵتەرێکی سەردەمیانی تێدا بووە بەڵام دیارە سەرنجی زۆرێک لە ڕێکخراوەکان لە دروستکردنی ئەو شەڵتەرەدا بە هەند وەرنەگیراوە. لە کۆمەڵگەی ئێمە لە وڵاتەکانی نزیکمانە لە تورکیا لە ئێران لە ئازەربایجان لە دوورتر لە هندستان پرۆسەی TNR-ێکە کە لەو ڕێگانەی کە زۆر سوودی هەیە و ئەبێتە هۆی کۆنتڕۆڵکردنی ژمارە ئەم سەگانە. طبعا ئێمە لە 2020ەوە کە دەستمان کردەوە بەم پرۆسەیە لە 2 قۆناغە قۆناغی یەکەم 100 سەگ قۆناغی دووەم 100 سەگ نەشتەرگەریان بۆ کراوە نەزۆک کراون و ژمارە دراوە لە گوێچکەیان مایکرۆچیپیان بۆ کراوە بۆ ئەوەی کە ئەگەر ڕقەمەکەش نەمێنێت ئێمە لە ڕێگەی ئەو مایکرۆچیپەوە بزانین کە ئەم سەگە کێیە و ژمارەکەی چەنە چکە هەنێکات ڕقەمەکە لێ ئەبێتەوە ڤاکسینیان بۆ ئەکرێت بۆ ئەوەی کە نەخۆشی نەگوازنەوە حەپی کرمیان بۆ ئەکرێت بۆ ئەوەی کە نەبنە هۆی گواستنەوەی هەنێ نەخۆشی و کرمیکی سەئاوی بۆ مرۆڤ 200 سەگمان نەزۆک کردووە لەم. زۆر باشە باسی شەڵتەرێکی دیاریکراو ناکەم لە هەرێمی کوردستان بەگشتی تۆ دیمەنەکەت دەبەرچاوە تا چەنە لە شەڵتەرەکان ڕازیت کە بە بەراورد بە وڵاتێکی دراوسی وەکو ئێران کۆماری ئیسلامی ئێران شەڵتەرەکان لە ئاستێکا بن گونجاو بن بۆ ئەو سەگانەی کە بێلانن و براونەتە ئەو شوێنە بەگشتی قسەت چییە؟ کەسێک کە ئێوە شەڵتەرێک بکاتەوە کە ئێوە ئاژەڵێک ڕزگار بکاتجا ئەم کەسە کەرتێکی تایبەت بێ کەسێکی ئاژەڵ دۆست بێ کەرتێکی حکومی بێ هەچ کەسێک بێ بەسەرەتا بنچینەکانی مافی ئاژەڵ و بنچینەکانی ئەنیمەڵ وێلفێر بزانێت ئەبێ بزانێت کە ئەم ئاژەڵانە چیان پێویستە نەک تەنها لە ڕووی تەندروستی و خواردن و ئاو و شوێنەوە کە بەداخەوە زۆربەی شوێنەکانی ئێمە شەڵتەرەکانی کە لە کوردستانە هەن
زۆربیان ئەو شتانیان بەپی پێویست دابین نەکردووە بنەماکانیان یا بنچینەکانی ئەنیمەڵ وەلفێریان دابین نەکردووە بەڵام کەمترین شت کە گرنگی پێدراوە لای ئێمە دۆخی دەرونی ئاژەڵەکەیە کە ئایا ئەم ئاژەڵە تەبیعەتی چۆنە سروشتی چۆنە و ئەو کەسانەی کە لە شێڵتەرەکانە کار دەکەن پێویستەکە لە بنچینەی ئاژەڵ دۆستیەوە بێت نەک لە بەرەوەی کاری نییە نەک لە بەرەوەی کە مۆزەفێکە نەک لە بەرەوەی کە بیان لەبەر هەر هۆکارێک بێت لەم شێڵتەرە ئیشەکە پێویستەکە ڕێزی ئاژەڵەکان بگرێت. ڕێکخراوی گروپی ئاژەڵ دۆستی دەیانەوێ ڕێزگرتن لە مافی ئاژەڵ و ئاژەڵ دۆستی ببەنە ناو پرۆسەی خوێندنەوە پرۆژەیان لەو بارەیەوە ئامادەیە. بەڕاستی شەڵتەری داڵدەدانی ئاژەڵانی بێلانە بە تایبەتی ئەوەی لە سلێمانیە لە ماوەی ڕابردوو کرایەوە بینیمان دیمەنە تراژیدیەکانمان بینی بەڕاستی شەڵتەرە بۆ داڵدەدانی ئاژەڵی بێلانە یان بۆ لە ناوبردنیان. کاکاروان سواز بۆ ئێوە سواز بۆ بەرنامە جوانەکە و بەڕاستی شەڵتەری ئاژەڵانی بێلانە لە کوردستان بە هیچ جۆرێک نیمان ئێمە باخچەمان هەیە بۆ ئاژەڵان ئێمە سیاجمان هەیە بۆ ئاژەڵان ئەم وەڵامە یەکلایی بۆ تۆ لای ئێمە چونکە شێڵتەری ئاژەڵان ئەمە بۆ چەندین جار ئێمە ئەیڵین کە سیستەمی خۆی هەیە پێداویستی خۆی هەیە پێویستی بە دکتۆری تایبەتە پێویستی بەوەیە کە سیستمێکی ئۆتۆماتیک هەبێت کە ئەم کارە بکە بەڕاستیەوەی کە لێرە هەیە سیاجە باخچەیە پارچەیەک عەرزە لە شارەوانیەوە درێ بە سەگەکان ئەمانە هیچیان نابن بە شێڵتەر باشە ئەوانە بوونی باشترن وەک لەوەی هیچمان نەبێ و بەردەوام ئاژەڵە بێلانەکان لەو دەرەوە لە سروشتا بە نەنەجار خواردنیان دەستەکەویان دەست ناکەوێ خەڵک ئازاریان نەدایان نایاندا بوونی شوێنەکە باشتر نییە گەر بە کەم و کورتیشەوە بێ بە دڵنیاییەوە نەبوونیان باشترە چونکە وەکو بۆ خۆتان بینیتان ئێوەش لەوەر بینەرا بینی بێتیان کە ئەو کوشتارگە گەورەیەی لە ناو شەڵتەری سلێمانیە ڕوویدا ئەمە کارەساتە ئاینی هەموو جاروتومە وڵاتانی دراوسی گاڵتەمان پێەکەن ینی 80 ساک 100 ساک بە یەک جار بمرێ ئەمە هۆکارێک بەڕاستی زۆر زۆر نامەنتیقە پرسیارتان کرد هۆکار چی بوو؟ هیچ کەسێک وەڵاممان نایەتەوە هیچ کەسێکیش خۆی ناکە بە خاوەنی کاتێک ڕووداوە کە ڕوئەیە کەس خۆی ناکە بە خاوەنی لە کاتێکە هەمومان بەرپرسین بە منیشەوە چونکە ئەوەیە ئێمە بینە دەنگ لەسەری ئێمە ئەوەیە زیاتر خۆ بشاندان بکەین ئەوەیە زیاتر لەسەر مەسائلی ئاژەڵان بینە دەنگ چونکە ئاژەڵان سەرۆتی ئێمە سەرۆتی ئەم خاکەیە زۆر باشە جاری پێش و بێرمێ باسی سحر و جادومان کرد تا چەنە ئەم نمونانە هێشتا ماون لە دوای پرۆگرامەیشەوە ینی جاروبار دیمەنیکەتان پێگا کە هێشتا ئازاردانی ئاژەڵان بەو جۆرە بەردەوامن بە ناوی سحر و جادوکردن و قاوەگرتنەوە زۆر سپاس بۆ تۆ تەنها بەستمە بڵێم تا چەندە کاریگەری دروستەکە پرۆگرامێکی میدیایی بە هاوکاری جەنابتان وەکو گروپی خۆبەخشی ئاژەڵ دۆستی ئەوەی کە ئێمە ئەتوانین بکەین تەنها بە هاوکاری ئێوەیە چونکە ئێوەی میدیا ئەگەر هاوکاری ئەمەکەن ئێمە دەنگمان ناڕوە یا سۆشیال میدیا یا میدیای ئێوە کە بینەرێکی باشی هەیە بۆیە زۆر زۆر گرنگە کار لەسەر دۆخی ئاژەڵان بکەن من زۆرم پێخۆشەکە ئیش ئەکرێ لەسەر ئازاردانی ئاژەڵێک لەسەر بەکارهێنانی جەستەی ئاژەڵێک هەر لەستاوەکە بۆ تۆ خۆشبەختانە بڕینی قاچ و دەستەوەوانە بۆ سحر و جادو خۆشبەختانە لە ناوچوە و بەرەو لاوازی چوە ئەو دیاردەیە نەماوە ئێستا خەڵک ئێسکی پشیلەیەکی ڕەش بەکار نایانێ بۆی کە بە بەختەکەی بگە. ڕێکخراوی داکۆکی لە مافی ئاژەڵان دوای چەند بەرنامێکی تایبەتی بنکۆڵ لەبارەی پاراستنی ژینگە و مافی ئاژەڵانەوە کە بوونە هۆی ئەوەی کە چەندین کۆبوونەوەی بەرپرسان بە دوای خۆی دابهێنێ کۆمەڵێک بڕیاریشی لێکەوتەوە خەڵاتی ڕێزلێنانیان بەخشی بە ستافی پرۆگرامەکە. بەرپرسی ئەو ڕێکخراوە باسیەوە دەکات کەوا لە ساڵی 2009ەوە پرۆپۆزەلی تایبەتیان پێشکەش کردووە بۆ ئەوەی شێڵتەری زانستی پێشکەوتو لە هەولێردا دابمەزرێ بەڵام تا ئێستا کاری جددی لەسەر پرۆژەکان نەکراوە. تاکە ڕێکخراوی خۆبەخشی ناحکومی کوردستانین کە بە نووسراوی فەرمی پێشکەش بە لایەنی پەیوەنددار کە حکوومەتە کردومانە بۆ ئەوەی شەڵتەر دروست بکرێتن لەو شەڵتەرە عملی کاستێکی دیکەمان نەبووە ئاژەڵ دۆستی کەمان نەبووەکەوە
پێشنیازی کردبێ لەوانەیە هەبێتن بەڵام کە ئاژەڵ دۆست پێویستە ڕێکخراوێک چوارچێوێکی یاسایی هەبێتن داواکە پێشکەش کاتن بەڵێزیکەیت و ئاڕوو بکەیت و کامێرا ئەوە ساڵی 2019 کە داوامان کردیە لە بۆ ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگە کە پێویستە لە بۆ ژمارەیەکیان کردداری لە زاوزێ خستن ئەنجام بدرێت نەوەکو لە نێو ببردرێتن بەڵێ عملی کاستریشن ئەنجام بدرێت لە بۆ ژمارەیەکیان و لە شەڵتەریش نەوەک تەنها لە بۆ عملی کاستریشنەکە پێویستە ئاژەڵێک کە پەلێک لە دەست دەدا یاخود زامدار بکرێتن چارەسەری پێویست بۆ ئاژەڵانەش بدۆزرێتەوە تاوەکو چادە بنەوە دواتر ئازادی ژینگە سروشتەکەی خۆی بکرێتەوە بەڵ هیچ دیژنێک پێ کات هیچ پرۆپۆزڵێک پێشکەشکرا لەو بارەیەوە بەڵێەوە پرۆپۆزەڵا لە ماوەی ڕابردوو بەڕێوبەتی خزمەت گوزاری و ژینگە پارێزی وەروەها خۆشم تێدا ئەندامم وەکو سەرۆکی ڕێکخراویدا کۆچی مافی ئاژەڵان و چەند ژینگە پارێز و ئاژەڵ دۆستێکیش بیر و بۆچینیان خستۆتە ڕوو ئەگەر کار بۆ و پرۆپۆزەڵە بکرێتن بە جوانترین شێوە ئەو پرۆسەیە دەچتە بواری جێبەجێکردن. یەکێک لە فەلسەفە و حکمەتەکانی ڕۆژوگرتن بریتە لە ئاگاداربوون لە برسێتی و تینوێتی ئەوانی دیکە ڕۆژانە ژمارە و کەسانە زیاد دەکات کەەوە ئاگیان لە برسێتی و تینوێتی ئاژەڵە بێلانەکانە بەڵام زۆر جاریش بوونەتە مەترسی و هۆکاری ترس لە ناو کۆڵان و گەڕەکەکان بەهۆی زۆری ژمارەی ساگەکانەوە لە کاتی ناخواردنی ئێوارانە یان بەیانیانە ئەو کەم و زیادەی دەمینێتەوە لە شوێنێکە بزانی لە شوێ دەنیشن لەوێندرێ بۆیان ڕووکە یان ئەو حیوانانەی کە برنەوە قسە گشتوانی لە دوای ئاوایینە لەتوانین لە شوێنێکەوە بۆیان کە هەموو ڕۆژ جار دوسێ جار ینی ژەمەک دوژەم جێسار یان ئەوەتە ڕۆژانە بیبێ لەوێ دایبنێ بیان خۆ باشتر لەوەی نەک فڵی دەیبنا و ناوزبڵدان و فرێ دەدرێتن گوناح بەڕاستی چونکە ئەگەر خوا دەڵێ ئەتو ئەگەر ڕحم لە ئەرز بە خەڵک نەکەی لە ئاسمانە ڕحمت پێ ناکە هەر بخۆم یەک شەوانێک هەرچمەوە قەتع لە پشتماش خۆم هەیە دادێنم شەوێ دادن بەیانم ئەو نەمایە ئەو خوارد ئەو ناناشکە مایە دەمینێ لە خواردن ئەو خواردنانەی دەتبایە سەر تەیور توالدێ دەخۆن چکە ئەوان ئەومەتەکە بەشوان چونکە ڕزقوانە پێش ڕزقمای خوا فەرموویتە ڕزقکم بوو ڕزقم لە وئیاکم ڕزقوانە پێش ڕزقمایە لەنوێژ سبەینان دەچووە مزگەفتێ تقریبا دە پازە سەکارە باش نەبوو تاریک بوو هەراس پلە ماڵ منیان دەن عنی خوا ڕەحمی کرد گۆپارشمە و پێسان بەس نەدەگەڕان بە هیچ نەعەک نەدەکشانەوە نعنی بە تاختەنیشم لەو حالەتەی عنی خوتوڕەتی هەیە بەڕاستی بەس دوای خوا ڕەحمی کرد بڕە کشانە بەدەستمدا بەردەش ئەوم کرد بڕە کشان و لای پشتەوە عنی بێرە ئەوەش دەوری سەعات دەی سبێنە پێش سێ چار ڕۆژ لە پێش چاوم ئەو حادسە ڕوویدا ژنێک ئافرەت بوو لەسەر زادەی دەی سبێنێ سێ چار سەعات لەوێ دانیشتم عینە پرەماریان دەنا ئەمە دیمەنی سەگێکی ماڵیە و تەمەنی تەنیا 4 مانگە پاش نەخۆشکەوتنی فرێدراوەتە سەر جادە و شەقام دەیان نمونەی دیکەش لەو بارەیەوە هەیە کەوا چۆن ئاژەڵان بێ هیچ بەزەیەک فرێ دەدرێن و بەڕەڵا دەکرێن. پێغەمبەری سەروەردە فەرمێ صلی الله عليه وسلم من لا يرحم لا يرحم ئەگە کەسێک ڕەحم نەکا ڕەحمی پێ ناکرێ الراحمون يرحمهم الله ئەو کەسانەی کە بەزەینە و بەڕەحمن لەگە دەور و پشتی خۆیان بەگشتی خوای پەروەردیگاریش بەڕەحم دەبێ لەگەلیان يرحموا من في الأرض يرحمكم من في السماء بەڕەحم بن لەگەل ئەوانەی کە لە سەر زەوینە ئەوەی لە ئاسمانە کە الله جل جلاله بەڕەحم دەبێ لەگەلتان کەواتە ئێمە لێرەدا ڕۆژوو گەورەترین فەلسفەی ڕۆژوو و حکمەتی ڕۆژوو ئەوەیە کاتێک برسی دەبین بۆی بزانین مەخلوقێکی دیکە لە دەور و پشتمان برسی دەبێت جا مرۆڤ بێ یان غەیری مرۆڤ بێت. زۆر باشە ڕۆڵی مامۆسایانی ئاینی بە تایبەتی لە وتاری ڕۆژی هەینی لەم بارەیەوە چۆن هەڵەسەنگێنن و تا چەنە پێویستە هۆشیاری زیاتر بکرێت بۆ مسلمانان کە ئاگیان لە ئاژەڵە بێلانەکانی دەوروبەریان. مامۆسایانی ئاینی من لێرەوە دەستخۆشیێکی زۆر لە هەموو مامۆستایان دەکەم دەست یەکێکیشیان ماز دەکەم لەبەرەوەی بەڕاستی کەم تەرخەمیان نەکردووە لە پاراستنی مافی ئاژەڵ بەگشتی لە کاتی ڕاوکردنە خەڵکیان هاندا و بۆ ئەوەی ڕاو نەکەن و باسی تاوان و گوناحەکەشیان کردووە کاتێک تۆ ئاژەڵێک ڕاو دەکەی فەرخەکانی بێچووەکانی جوچکەکانی لەوانێت چاوەڕێی ئەوە دەکەن کە دایکیان بگەڕێتەوە خواردنیشان بۆ ببا. کاریگەری پرۆگرامەکانی بنکۆڵ بە جۆرێکن دوایەوەی لە ماوەی ڕابردوودا لە یەکێک لە بەرنامەکانی بنکۆڵ کە لەبارەی ئاژەڵی بێلانە پێشکەش کرا یەکێک لە میوانەکان بریتی بوو لە مامۆستا فریشتە نەجات کەوا ماڵەکەی خۆی کردبوو بە شێڵتەر خۆبەخشانە 70 سەگ و 15 پشیلەی بەخێو دەکرد کە زۆربیان بەشێک لە جەستیان لە دەستدا بوو بەڵام کارەبایان نەبوو لە تاریکیدا بوون. دوای بەرنامەکە لە پەیوەندیشی تەلەفۆنیدا کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانەوەی پێوتم کەوا کێشەکەیان بۆ چارەسەر دەکات و بە بڕی 26 ملیۆن دیناری عێراقی ڕووناکی گەیشتە ناو شەڵتەرەکە
ئەو بەشەی قسەکانی مامۆستا فریشتە تا ئەم ساتە نزیکەی 1 ملیۆن جار لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی کوردستان 24 بینراوە. چهار ساڵ بەبێ کارەبا لە گەرمای هاوین لە سەرمای زستان کارەبامان نەبوو. خۆشبەختانە لە ڕێگەی بەرنامەی بنپۆڵی کاروا ڕەحمان بەڕێز وەزیری کارەبا کاکەمان محەممەد توانی پەناگکە ڕووناکاتەوە.